سڵاتان لێبێ ئێوارەتان باش بینە لە خۆشەویستەکانمان خۆمان بە خۆشحاڵە زانین دووبارە بە دیداری ئێوەی ئازیز شاد بووینەوە لە پرۆگرامێکی نوێی ڕۆژیندا کە ئێواران دێتە خزمەتی ئێوەی ئازیز جا ئێمە دەیمە هیوا خوازین و هەر بۆ ئەو هیوایەش کارمان کردووە کە تەور و بابەتەکانمان جێگەی بایەخ و گرنگی ئێوە بێت جا هیوا خوازم شوێکی باشتان تێپەڕان دەبێت دەزانم دوێنێ بەهارەکەی زۆر خۆش بوو کەش و هەواکەی زۆر خۆش بوو بە هیوام دەرچوونێکی خێزانی و سەیرانێکی خنجیرانتان کرد بێ بۆ ئەوەی تۆزێک لەو ڕۆتینە ڕۆژانەیە دەرچوو بێتنە دەرەوە و اینجا هیوا خوازم باش خۆتان کۆ کرد بێتەوە بۆ ئامادەکردن بۆ سەری هەفتە و پلانەکانتان ڕێبین چۆنی ئێواری تۆ باش زۆر سپاس دوێنت باش تێپەڕان خۆشت باش بوو ئێستا باشە اینجا ڕێبین تەوەری ئەمڕۆی بەرنامەکەمان بەو پێی کە دوێنێ ڕاگوزەرێکە کردایە بە شاری کەرکووکە ماڵە کوردێک دانیشتبوون لە پاڵیانەوە ڕەنگە ماڵە تورکمانێک و ماڵە عەرێک پێی بووایە ئەم دابوونەڕیتە لە شاری کەرکووکدا لەوەتەی کەرکووک هەبووە لە 2023 لە دوای پرۆسەی ئازادیەوە سیمای شاری کەرکووک بەم شێوەیە تۆ کوردێکی ماڵەکەی تەنیشتی عەرەبێکە یاخود تورکمانێکە کەچی زۆر بێکێشە لە گەڕێکێکدا لە کۆڵانێکدا لە مەودایەکی سەیراندا بەیەکەوە دەژین ئەم بابەتە چڕتر بووەتەوە گەورەتر بووەتەوە بۆ دەسەڵاتە سیاسیەکان بێگومان ئاڵوگۆڕە سیاسیەکان لە هەر جێگەیەک بۆ خۆی کاردانەوە و پەرچە کاردانەوەی لەیەکەوێتەوە بەڵام جوانترین بڕیار جوانترین وێنەی ژیانکردنمان هەیە ئێمە لە شاری کەرکووک چونکە ئێمە بە سیاسەتی چەپکە گوڵاکەی ڕەوانشا سەرۆک مامجەلال دەجوڵێینەوە دەژین کاویش پێکەوە ژیان و ئاشتی و برایەتیمانە هەرچەندە هەندێک جار لایەنگیری ئەم دروشمەنین ئێمە بەڕاستی چونکە لە هەندێک شوێنەکانی کوردستانمان غەیرە هاوزمانەکانی خۆمان هەندێک نادادپەروەری و نایەکسانیمان لەگەڵدا ئەنجام دەدەن ڕەنگە ئیتر مرۆڤ بێتە سەری ئێسقانی تو ئەم دروشمە ڕاست بکاتەوە بەڵام باوەڕکەن هەتاوەکو کۆتایی تەمان لە شاری کەرکووکدا ئەگەر ئەم دروشمە باوەڕی پێ نەکرێتەوە ماوەڵی پێوە نەکرێت شاری کەرکووک هەرگیز شارێکی ئارام و شارێکی جوان نابێت اینجا تەوەری ئەمڕۆمان سەبارەت بە چەسپاندنی دووبارە برایەتی و ئاشتی پێکەوە ژیانەبەوەی کە ئێمە چەند جوان قبوڵمان کردووە دەسەڵاتە سیاسەکان لە پلە و پلەبەندەکاندا لەگەڵ نەتەوەکانی تردا دابشکەین و هەروە بۆ دابشکاریەش رازین و مامەڵە دەکەین اینجا ئاڕاستەیەکین بەوەی کە ئیتر ئێمە وەکو نەتەوەی کورد بە تایبەتی چونکە بڕێکی زۆری نەمان لە شاری کەرکووکانی شەجین و خەریکی کار و یاخود لەلایەنێکی ئیداریدا پۆستێکی گرنگ و گەورەمان هەیە چۆن مامەڵە بکەین چۆن ناڕەزایەکانمان بە شێوەیەکی بە سەلیقە و دادپەروارانە بگەینی نە شوێنی مەمەست نەک دروستکردنی ئاڵۆزی و جۆرەها خۆپیشاندان و یاخود هەرانانەوە و کۆمەڵە بابەتی تر اینجا پێما بێت تۆش هەماهەنگی لەگەڵە لەسەرشمە وایە یەکێک لە سیمان جوانەکانی شاری کەرکووک پێکەوەژیانی ئەو پێکاتانەیە باشە ئێمە بێ هاونیشتیمانیەکانمان هاونیشتیمانەکانمان وەکو هاوپیشەیەک وەکو جیرانێک وەکو ڕەفیقێک سیر بکەین نابێ وەکو لایەنێکی سیاسی چکە ئەوان بەردەوام بۆ من لە دەوامی نەخۆشخانم ڕۆژانە هاوڕەکانم هەیە عەرەب من تورکمانن مەسیحین هەرێک لەو بابەت ئەمانە هاوپیشەی منن بەدەر لە هەر بابەتێکی ترن هاوڕێن هاوپیشە من جا ئەو بابەتێ بەڕاستی هەمیشاڵێک کە ئێمە پێکەوە کێشەمان نییە بەڵام لایەنە سیاسەکەیەکەواکە ئێمە کێشەمان بۆ دروست بێ باشە لەبەرەوەی ئەزانین پێشتر تەنانەت ژنخوازیش هەبوو و تێکەڵاویەکی زۆر هەبوو دواتر بۆی لایەنە سیاسەکەەوە گەڕەکە کوردیەکان جیا بۆ ئێستا وایلی هاتۆ بەڕاستی زۆرینەی کوردەکان بۆ نەکەوتونەتە باکووری کەرکووک زۆرینەی تورکمانەکان بۆ نەکەوتنەتە ناوەڕاست و عەرەبش کەوتۆتە کۆتایی شار لای باشوورۆ بڵێ جا بۆ قسەکردنی سەبارەت بەم بابەتە و چەند ڕۆژی ڕابردووە دەستا و دەستکردنی پۆستە ئیدارەکانی شاری کەرکووکش کرا لەسەر ئەم بارودۆخە کۆمەڵێک دیسان ئەمە بۆ قسە و باس بەڕاستی جا ئێمە تۆزێک بەوردی باسی ئەو بابەتاکەین باسی ئەواکەین بزین ئەو پێکەوەژیانە تا چنێک بۆ ئەم شارە گرینگە بۆ مەبەستە بەڕێز ئێسان فاتح لێرەیە کە بەڕێزیان لێ پسراوی کارگێری بۆردی پێکاتەکانی شاری کەرکووکن کاکە جامە خێر بێت زۆر سپاس ئێوارەی ئەوەش باش زۆر سپاسانەکەم بۆ بانگێشم بۆم بەرنامەیە زۆر سپاس بەڕاستی ئێمە لەلای خۆمانەوە بەردەوام سپاسگوزاری بۆردی پێکاتەکانین کە بەردەوام لەگەڵماندا هەماهەنگن ئامادەن بۆی کە هەر کاتێکمانە شتێکمان بابەتێکمان بۆ شیکەنەوە بەڕێستان حەسی بە خەنێرە و سڵای تایبەتمان بۆیە بەبێت و دڵی ئامادەن کاک ئیسام پێمان خۆشە سەرەتا پەیامی تۆ بیر و باوەڕی تۆ سەبارەت بەم ئاڵوگۆڕە پۆستە ئیداریە
لە شاری کەرکووکدا وەربگرینە سەرنجتانە سەرم بابەتە چییە؟ والله ئەمە شتێکی مفاجئ نەبوو بەڵێ کە ئەمە اتفاق و توافق سیاسیە کە دروست بوو لەم شارە کە کات خۆی حکوومەتی خۆجێی ئەم شاریان دروست کرد ئەوە اتفاقیەتە هەر هەبوو بۆ ئێمە نەبێتە ئەوەی مفاجئە دوجا ئێمە کە ئیمڕۆ ئەڵین پێکەوە ژیان ئەبێ هەموو شتێ قبولکەین ئێمەشی کێتی نیشتمانی کوردستان بتەوێ نەتەوێ خاوەنی ئەم شارەیە و دائیمەن پرۆژە لەم شارە دروست کردووە لەسەر ئەرکی خۆی لە دوایەوە کاک ڕێبوار تاها کە محافظ بوو بینیتان چۆن کاری کرد بە ئیشێکی تایفیشی نەکرد بە سیرەکەی بۆ هەموو پێکاتەکانیشی کرد بە بێ فەرق و جیاوازی باوەڕکە ئەو ئیشانەی لە منطقە عەرەب و تورکمانەکان کردی وەکو ئەوەیە کە لە منطقە کوردیەکان کردی بێتیەوە بێ فەرق و جیاوازی کە دەلیلیش بۆ ئەوە کە لە بانگەشەی هەڵبژاردننی مجلس محافظە کاک ڕێبوار تاها 26,000 دەنگی وابزان 26,000 دەنگی هێنا کە بۆ پەرلەمان دەنگەکە چەندجام مزاعفەوە بۆ ڕۆیش بۆ 96,000 دەنگ ئیدەن خەڵک کەرکووک نەبەس کورد عەرەب تورکمان هەمووی دەنگی بە کاک ڕێبواردا کاک ڕێبوار هین هەموو کەرکووکیەکان بوو بە بێ فەرق و جیاوازی ئەگەر کورد بێ ئەگەر عەرەب بێ ئەگەر تورکمان بێ ئەگەر مەسیحی بێ فەبێ ئەمە هەموو شتێ قبول بکەین ئەم لەم گۆڕانی کاریە بە ئەم محافظیشە ئەو ئیشانی وا کاک ڕێبوار کردی بە ئەو تەواوکەری بێ ئێمە ئازانین کە دروشمێکی سەرەکی هەیە لە شاری کەرکووک کە دروشمی چەپکە گوڵەکەیە مەبەست لەوەی پێکەوە ژیانی زیاترە هەرچەنە بەڕاستی کورد ینی هەمیشە خۆمان گلەی ئەوەکەین کە ئێمە تەنها نەتەوەی کووردە بەو شێوەیە نەرمونیانیە نوێنێگەنانەتەوەکانی تروانی بەڵام ئەمێت تۆ لەسەر بابەتە قسە بکەی و بۆ چوونێک شەیە سەبارەت بەوە کە ئێمە خۆمان خاوەنی ئەم خاکەین ئێمە نوێنەری ئەم خاکەین بۆیە دەبێ ئێمە دەست پێشخەری بۆ بابەتە بکەین ئێوە بۆ چونتان چێ لەسەر بابەت من طبعا ڕەوانشاد مام جەلال کات خۆی کە بۆ سەرۆک کۆماری عێراق ناویان نەسەمام ئەمان لە العێراق يعني شخصيتك بو شخصيتك بارز بو العراق كهاتا كركوك كزوريني خلقي ام شارك كرد بو مام جلالوتي نا اما بتوافق كار بكين وكو چبكا قوليك وكو بيكو جيانيك لم شارع دروز بكين نابيه بلين والله كرد زوريني ابي حمود صلاة كان بدس كردو بيه هات تقسيماتي كي كردو تقسيماتي اداري جواني شيكر لكات خذيو همو تانزانن كحصي عربي دا وحصي تركماني دا وحصي كردي شيدا يما حتاكو امرويش لسر منهجك امام جلال الروين باباش بزانن يعني سام اتفاق كراوا كإداري كركوك قران كاري بسردابيا هر أبيا بكرايا لبرو ما اتفاقا أوانش حق خويانا ولا يعني كي تريش حق خويتي كي يموت ما بيك وجيان أبيك هموش تقبل بكين يمرو سيرا كي خلقك يعني بجدار نبو لحكمتك خان خلقك أدا عليه برون وهابكن أو أشكاكي سامسكاسك جولي إمي عليه کاگیسام کە لێ پسراوی بۆردی پێکاتەکانشە زۆر بە ئاسانی ئەڵێ حەقی خۆیانە تۆ گرێنتی ینی ئەو قسەی خەڵکە گرێنتی چییە بۆ ئەوەی کە لە داهاتووە ئەم پۆستە دووبارە وەک سەردەمی ڕاکانجبووری لە نایەتەوە بۆ ئەوەی دووبارەها هەڵبژاردن نەکرێ هەر ئەوان دیسان پارێزگار بوو وەڵا ئەوەی ڕاکانجبووری خەتای کێ بوو لە دوای 16 ئۆکتۆبەرەوە خۆتان نەزانن وتیان کاکە بێن با دابنشین با محافظێ بۆ ئەم شارە دابنێن و محافزەکەیش کوردە بوو وابوو یانە خۆ مۆزان باشە کیە بۆ ڕێگر لەوەی کە نەیە لێ محافظ کورد بێ هەمووی لەبەر چاومانە ینی باشە ئێستاکە بۆ عاتیفەیان بۆ لای کاک ڕێبوار ئەڕوات و ئەو کاتە بۆچی نەهاتن بەشداری بکەن لەگەڵمانە لە حکوومەتەکە و کورسەکانمانە بووە هەشت ئەگەر بەشدار بوونایە پێویستی بەم ڕێکەوتنەش ناکرێت ئەسڵەن منیش بۆ وەڵێم ینی پێویستی ناکرد ئێمە ڕێککەوتن بکەین کە ئێمە هەشت کورسیمان بوو هەلایەنێکە بوو لەگەڵمانە بەشدار بێت لە حکوومەتەکە إذن خلالك هل إما نبو لبيش وإما مجبور بين لو زيادة هيش رجع شارع سر ترمان نبو أبي توافق مع بكرة أبي اتفاق مع بكرة إلا سر أم نهجة. باشا
کاگی سام بابەتێکی تریشە لە ناو خەڵکدا ئەڵێن کەسایەتە سیاسیەکان ئەوانەی کە هاوزمانن و هاوزمانیژنین لەسەر کورسی دەسەڵات بەیەکەوە لە هەماهەنگیدان و لە ئاشتیدان بەڵام ئەوەی کە لە کاتی جوڵانەوە سیاسەکاندا ئەوەی کە پشێوی و ئاڵۆزی ئەنێتەوە خەڵکە مەدەنیەکەیە چۆن لە نێو خەڵکی مەدەنیدا بە تایبەتی بۆ شاری کەرکووک خۆشبەختانە ئەم وێنایە دەیمە بەکاراتەوە بەڵام هێشتا پێویستان بە چەسپاندنی زیاترە چونکە لە دوای ئاڵوگۆڕە پۆستە ئیدارەکە کۆمەڵێک لێکەوتەوە کۆمەڵک خەڵکاتنە سەر شەقام گەنجەکان زۆر بە گڕوتینەوە دەنگیان بەرز کردەوە هێشتا پێویستان بە چەسپاندنی زیاترە ئێوە بیرڕاتان چۆنە سەبارەت بە چەسپاندنی زیاتریان چی ڕێگایەک بگرینە بەربووی زیاتر بیچەسپێنی وەڵا خەڵکەکە حەق خۆیەتی خەڵکەکە لە دڵسۆزیەتی و لە خۆشەویستیەتی بۆ یەکێتی و بۆ محافزەکەی یەکێتی دیارە لەم شارە بەڕاستی کوردایەتی ئەکرێ و پیانیش ناخۆش بوو کە کاک ڕێبوار کە ئیشێ جوانەکە لەم شارەوە بێ ئەوە فەرق و جیاوازی بکات و ئیشەکانی یعنی لەبەر چاوە پیان ناخۆش بوو لا بدرێ هەمومان پێمان ناخۆش بوو بەس چی بکە ئێمە اتفاقێکی سیاسی و ئەبێ بکرێ فمن ینی داواکارم لە گەنجەکانمان لە هەموو کەرکووکیەکان ئێمە بە مەجال بدەینە غێر ئێمەش بزانم چۆن کارەکە ئێمەش ببینە جهەیەکی ڕقابی سەیریکەین باشە دوایەوە اینجا تەقیم بکرێ کە ئێمە ئەم شارە لە ئێمە زیاتر هیچ کەسێ ناتوانانی ئیداری ینی بڕێتە چۆن بیباتە ڕێوە فبا تجربەیەک بدەین ئەوانش باخی چێکات تجربە خۆی 6 مانگە 6 مانگەی شوش وا بزانم ناگۆڕێ لە مەوزوعەکە ئەوەی کە کاک ڕێبوار ئەساسەکەی دانەوە ئەو تەواوکەر ئیشەکان کاک ڕێبوارە بێ وانە من دایما ئەڵێم ئێمە بمانوێ نەمانوێ ئەم شارە عێراقێکی بچووکە هەموو نەتەوەیەک و هەموو پێکاتەیەکی تایە و ئاین و ئاین زادەی تایە ئەبێت گشتمان یەکتری قبولکەین ئەمە نە بەدەست منەوە نە بەدەستەوە وەک شارێکی تر وەک پارێزگاکان تری کەرکووک عێراق نییە کەرکووک جیاوازی خۆی هەیە کەرکووک سەیرەکەی ئێمە هەر خۆمیستەم ئەم دیمەم تورکمانە ئەم دیمم شیعەیە ئەو دیمەم عەرەبە بەرامبەر یعنی لە گەڕێکێکین هەموو پێکاتەکانی تایە بەیانیان نەڵەسین سەباح الخێر و سەلام عەلەیکوم گونایدن بەسێ چوار مەوج قساکەین ئەم شارە بەوە جوانە بە پێکەوە ژیان و ئەبێ ئەمە یەکتری قبول بکەین قەیچەکە بە ئەوانیش تەجروبەیەک وەرگرن بزانن چیمان بۆەکەن پێ دوایە بە وەرگرتنی پۆستی جێگیری یەکەمی پارێزگاری کەرکووک بەڕێز ڕێبوارتە ینی هەر نەبێت تۆزە ئەو خەمەی لای هاوڵاتیانێ بەڕاستی کەمە بێتەوە یاخود ترسێک هەبوو کە بۆ نەگەر کەسێکی غەیرە کورد ببێتە پارێزگار لەوانەیە پرۆژەکان وەکو خۆی جێبەجێ نەکرێ و تەواو نەکرێ پێ دوایە ئەو وەرگرتنی ئەو پۆستی جێگری پارێزگار شتەکان وەک خۆیڵێتەوە وەڵا ئیشاءالله لەبەرەوە کاک ڕێبوارتەها لە هەر شوێنێ بێ کارەکە ڕاستی من پێتان بڵێم کاک ڕێبوار حتا لە پەرلەمانش بوو دایمەن شەڕێکرد لەسەر مافەکان کورد و لەسەر کەرکووک یعنی کاک ڕێبوار ئینسانێکی بەتوانایە و ئیشکەرە بەخوا جێگریش بێ وەکو کار محافظەرەکە سێرکە ئێمە ئەمڕۆ بە دڵخۆشیەوە جێگر ئەنجومەنی پارێزگارمانیش وەرگرت جێگەری یەکەممانیش وەرگرت کاک نەشئەت وەریگرت فمەجموعەیە پۆستی ئیداریمان وەرگرت لەم شارە یعنی ئینشاءڵڵا خزمەت زیاتر بە کەرکووکیەکانەکە و بە خەڵکەکەکە کاک ئیسام بەڕاستی لە شاری کەرکووکدا هەروەکو بەڕێستانوتان ئەمە شتێکی چاوەڕوان کراوە هاوکات ئێمە دایماڵین ئەگەر میلەتێک ڕەخنەی نەبوو دەنگی بەرز نەکردەوە نهاتە سەرجادەکەواتە کێشەیەکەیە لەم نێوەندەدا یا میلەتەکە میلەتێکی خەوتووە یان سیاسەتەکە ئەوەندە تونند و تیژانەیە کە خەڵک لە ترسا ناوێرێت دەنگ هەڵبڕێ ئاسایانە ڕەزایەتیمان هەبێ بەڕاستی ئاساییەکە کەم و کوڕیەکە بوو خەڵکەکە خەڵکی شارەکە بچێتە سەر شەقام و داوای ناڕەزایەتێکی بکە بەڵام پێویستە گۆڕانکاری بکەین بەسەر شێوازی گەیاندنی ڕەخنەکانماندا چی ڕێگایەک گونجاوترینە بۆ ئێمە چونکە ناکرێ بەڕاستی لەم چەند ڕۆژەی ڕابردوودا بینیمان برا تورکمانەکان ئاهەنگیان دەگێڕا ئێمە بەوە قەڵس ببووین ئەبێ مافێکیش بدەین باوان چونکە کاتێک ئێمەش لەم شارەدا شتێکەیە بۆی ئاهەنگە گەڕینە سەر شەقامی خۆماندا ئەو تەکنیکە چییە کە ئێمە پێویستە ڕەخنەکانمان بە ڕێگایەکی باشتر بگەینی شوێنی مەبەست وەڵا من بەڕێی من
ئەوە یەکەم جارە محافظێ تورکمان لەم شارە وا بزانم ئەوە 100 ساڵ محافظێکیان و حەخۆیانیش ئەگەر دەیان خۆش بێ و ئەوانیش نەتەوەیەکن تورکمانن و لەم شارە ئەژێن و دیارە خۆشی خۆیان دەرە بڕن بە دیموکراتیەت و بە ئەوە مەدەنیەت قەیچێکە یەک کێشە نییە ئێمەش هەر پۆستێکمان وەرگردی بێ لەوە زیاتر حیکێکی خۆمم زۆر جار حتا گویاریە تۆپیان سیرەکەی فەریقێکە باتەوە عالەمەکە دەرەچێتە سەر جعدە و عالەم کوردستان بەرزەوەکەوە و عالەم عێراق بەرزەوەکە یعنی خۆشی خۆیاندا ئەبەڕن هەر کەسێک و بە شێوەیە ئێمەش نەفس چشت هەر کاتی ئەو کاتە کاکڕێبوار بووە محافظ ئێمە لەوە زیاترمان کرد و شتێکی زۆر تەبیعیە بەس ئەبێ دایمەن بە هێمنانە ئیکار بکەین نابێ بە توونڕەوی ئەبێ بزانین چۆن کارەکەین ئەبێ ئەوەی وەها تەنزیم ئەو ئیشەی کردیە وەها بەهێمنانە بیکە کە تەرەفەکەی مقابل بریندار نەکا بە ئەوە بە قسەی ناشیاو یعنی ئێمە کابراڵێ گەرەکتان بێگەرەکتان ئەم شارە شارێکی کوردیە زۆرینەی لەم شارە کووردە و خۆمانەوەتان یەکێتی نیشتمانی کوردستان سیرەکەی چۆن ئیشەکان بڕێوە بە بەخوا من زۆر جار لە مەکتەب سیاسی ئەبینم ئەوەی تێتەن لای کاک ئاسۆ بەخوا تورکمانە و عەرەب بە و هەموو نەتەوەیەکی تایە کەت نمدی ئەو پیاوە ڕێگری لە ئیشەکانەوان بکە هەر سیرەکەی بوو هەمووی ئیشی کردووە ئەگە کورد بێ ئەگە تورکمان بێ ئەگەر عەرەب بێ خۆتانیشە بینن یعنی ئێمە لەم شارە خۆمان و برا گەورە داناوە فەئیشەکەین بوو هەموو کەرکووکیەکەوە بێ فەرق و جیاوازی ئەگەر مەسیحی بێ ئەگەر کورد بێ ئەگەر تورکمان بێ ئەگەر عەرەب بێ یعنی خۆتان لەبەر چاوتانە کاکاسۆ کە گڕەخوار بەخوا ڕاتە ماڵە تورکمانەکانی شۆڕاتە ماڵە عەرەبەکانیش بە یەک چاوسێرە مویەکە زۆر باشەکانی سام ئێوە وەکو لە بۆردی پێکاتەکانن پێ دوایە کە منە بینم تۆ زۆر لەسەر خۆهێمنی بۆ ئەو بابەتە بەڕاستی ئەمێ ئەو هێمنیەش بگواستەوە قسەکانت بۆی خەڵکە گوێیان لێت بێ پێ دوایە کە ئەم مۆزعی هاتوتە پێشەوە حەوت مانگ پارێزگارێکی تروکمان لە شاری کەروکە بەشتەکان هەر وەکو جارانە بێ و هیچ ئاستەنگیەک بۆ خەڵک دروست ئینشاڵڵا نابێت و نام هیچ ئێوە وەکو بۆردی پێکاتەکان ئەگەر ئاستەنگێک دروست بێ ئەتوانن شتێک بکەن بۆ منە وەڵا ئیتر ئەوەی لە توانامانە بێ قسویر ناکەین و باوەڕش ناکەین ئەو چتە ببێ لەبەرەوە ئەلەوێ سیرەکەی ئێمە ئەندام ئەنجومەنەوەکانمان لەوێن کاکڕێبار خۆی وجودی هەیە فناتوانن ئەو چتە بکەن باوەڕ ناکەم ئەبێ احتمالە باشتریش بێ ئیشەکان باوەڕ ناکەم بتوان یەک تەسەڕوفێک ئەوەی وەها بە ئێمە ڕازی نەبێ ئەوان بیکەن بەیوام ئەوە هیچ دەسەڵاتە سیاسەکە ڕەنگە بە پێی ڕێکەوتن بێ بە پێی قازانجی ئێمە بێت بەڵام دەبێت خەڵکیش لەوە تێبگات کە ئێمە بەردەوام و تومانە گرنگ نییە کێ لەسەر کورسێکە بێت گرنگ ئەوەیە نمونەی بەڕێز کاکرێپۆرتەها باوکێکی مێهرەبان بێ بۆ شاری کەرکووک اینجا ئێمە زیاتر گرنگی بەوا دەین پرسیارەکانیشمان لەو بابەتەیە دەخولێتەوە ئەگەر میهرەبانتر بوو یان چی ئەگەر میهرەبان نەبوو لەو حاڵەتەدا دەتوانن جێگۆڕکۆی پۆستە ئیدارەکە بکەن ئەگەر لەو حاڵەتەی کە خەڵکان ڕزایەتی زۆرتر بوو گلەیەکانی هەبوو ئایا ئەمە لە ڕوەگە سیاسەکەەوە شتێکی ئاساییە؟ تەبەن بەیان ئەنجومەن پارێزگا کۆبینەوە بکات لەسەر ئەوە بڵێ ئەم محافظەت ینی بەلایەکە کەرکووکی بر بە ئاقارێکە یا ئیشەکانی بە گوێرەی داخوازی خەڵک و ئیدارەی کەرکووک نیەتوانن لایدەن ئەوە ینی بە کۆبینەوەی کە توانن چۆن دایاننا و هاش لایدەن کارەکانی ئێوە وەکو بۆردی پێکاتەکان لە داهاتووە چێ بێ هیچ پلانێکتان هەیە بیکەن بۆ پێکۆژیانی زیاتر وەڵا ئێمە دایمەن بەرنامەمان زۆرە هەمومان یەک بەرنمەیەکمان هەیە لەسەر پێکۆژیان ئاخر بەرنامەمان لەسەر ئەکادیمیەکان و پیاوە دینیەکان و ئەوە بوو هێنایانمان چۆن لەسەر ئەوەی عادات و تەقالیدی کۆن ئەو کەلتوری کۆن لەم شارە چۆن بوو فئێمە دائما نەکو يعني ئیستا ئەوەڵیشەوە ئێمە هەدەفێکمان هەیە هەدەفەکەمانیش ڕوون و ئاشکرایە پێکەوە ژیان لەبەرەوە ئێمە کە لە بۆردەکەی ئێمە هەموو نەوعێکی تایە تورکمانە عەرەبە مەسیحیە کوردە ئێزیدیە کاکەیە سابیئەیە هەموو نەوعێکمان لایە ئەگەر بتەوێ گڕ پێکەوە ژیان بخۆیت و گڕ پێکاتەکان بخۆی توانی بیتە لای ئەمە هەمووی ببین ڕاست
ئێمە دایمەن بۆ بەرنامەکانتانیش زۆر خەڵکتان بۆ نێرن لە ڕاستە. کاتەکان هەر ئەو بەڕاستی هەر مرۆڤێک لە شاری کەرکووکە بژیت هەر لە گەورە لە مناڵیەوە لە مناڵەکانی کۆڵانە ڕەنگە دوو ڕفیقی تورکمان بە ڕفیقێکی عەرەب بێ یعنی ئەو بابەتە لە مناڵیەوە ئێمە تێکەڵین جا چیگا بەوەی بکەش لە شوێنێکی ئیداریە بێت لە مەیدانێکا بکو بۆردی پێکاتەکان کاک ئیسام هەستەکەی خەڵک سەبارەت بە دروشمی پێکەوە ژیان و سیاسەتی چەپکە گوڵەکە هەستەکەی بەوە زیاتر کەم بووەتەوە بەوە کار دەکات پێم وابێ لەم چەند ساڵی دواییدا ئەو ڕستەیە زۆر کاری تێکردین بەڕاستی ئێمە زۆر لەگەڵیدا هەماهەنگ بووین زۆر لەگەڵیدا ژین ئەگەر جاری جاران بووە پێم وانێ ئەم شتەمان زۆر قبول کردایە هەر چەندە لە ڕابردوودا بەڕاستی ئێمە دەستمان بۆ خاکی کەس نەبرد تەماحمان لە خاکی کەس نەدا بەڵام بینیمان چیان پێکردی مێژوو شاهیدە هەستەکەی خەڵک زیاتر ڕۆشنبیر بووە سەبارەت بەم بابەتە هۆشیارتر بووەتەوە بە مامەڵەکردن و دروشمی پێکەوە ژیان بەڵێ خەڵکەکە لە چیدا زیاترەی بینتەوە کاک ئیسامە دڵ نایەمان پێ پیشان بێ من وەکو خۆم کە بینم سێرەکەی وەکو جەنابەت وتت ئەوەی برادری لە چایخانەیەکە یا لە کافترێکە دانیشێت تورکمانە و عەرەبە و کوردە هەموو پێکاتەکانی تایە و بێ کێشە و گرفت باوەڕکە ئیستاکە ژن و ژنخوازیش هەیە لە قەدیمیشەوە هەبوو بەس ئیستاکە سێرەکەی زەخترەوە بووە سێرەکەی لە جامیعەیە حەزی لە کچێکی تورکمانە یا حەزی لە کچێکی کوردە سێرەکەی خواستوێت ئەگەر تورکمان بێ ئەگەر عەرەب بێ ئەگەر کورد بێ یعنی سێرەکەی لە بینمانە ئەوە بووە تێکەڵاویەک زیاتر بووە خصوصا لەم شاری کەرکووکە من ئەبینم ئیستاکە گەنجەکان زیاتر وعین لەسەر ئەو مۆزوعگەلە سێرەکەی احتمام نادەن بە زۆر ئەوەنە بە زەقی وەری ناگرن بڵێ شەڕ نەتەوەی بکەن دایمەن شەڕ ئەواکەن پێکەوە ژیان و چۆن یەکتری قبولکردن من یعنی حەزەکەم پێشنیارێک میش هەیە ئەگەر وەری بگرن دایمەن بەرنامەکانتان بە کوردێک و تورکمانێک و عەرەبێک بانگ بکەن و با باز بکەن لەسەر پێکەوە ژیان با باز بکەن لەسەر کەلتوری ئەم شارە لەسەر پێکۆژیانی ئەم شارە باوەڕکە خەڵکەکە زۆر زیاتر وعیە بێت و زیاتریش ئەوە ئەکا تاوان دەست خۆشگایسان بۆ پێشنیازەکەت ئێمە بەدەر لە بەرنامەی کوردی بەرنامەی تورکمانی و ئاگام لێ بەردەوام میوانەکانش دێن ینی کەسایەتی عەرەب و نەتەوەی عەرەب و نەتەوەی تورکمان ئەوانش بۆ چوونی تایبەتی خۆیانێ بابەتێکی تر هەیە بەڕاستی پێمان خۆشە لێرەوە باسیکەین بابەتی ئەوەی کە بەڕاستی نازانم دوێنێ چی بۆ سەیران کاگەسان وەڵام من دوێنێ لە هەڵەبجە بوو لە هەڵەبجەوی لە کاتی هاتنەوەیە بەڕاستی خەڵکێکی زۆر گلەییەکرد هەر بۆ پەیجەکەی خۆمان زۆر نامە هاتبوو ئەوەی کە مەفرەزێکی زۆر دانراوە نازانم ئەڵەی ئەم هێزانە بەگاڵتەواکەن بەڕاستی مەفرەزێکی زۆر دانن بە تایبەت لە ڕۆژی جومعانە ینی ئەزانن خەڵک هەمووی دەرەچێتە دەرەوەی شار و هەرەو خەڵکەش نەگەڕێنەوە ناو شار ئیتر دوێنێکە لە دەروازەدایان نابوو لە ڕێی پشتێنەی کەرکووک ئەو ڕێگایە چێ بۆ لای سەردەکە لەوێشدایان نابوو ئیتر قەڵەباڵغێکی زۆر بێتام و خەڵکێکی زۆر گلەییەکە نامێ زۆرمان بۆ هاتبوو تووشی ئەو قەڵەباڵغی شتە نەبوویت وەڵام من دوێنێ سەعات حەوت چوون بۆ هەڵەبجە ئیتر سەعات 12 شەو گەڕامەوە تۆ نەگەیشتە قەڵەباڵغ نەمبینی بەس هاتم سەیتەرەکان زۆر قەڵەباڵغ بەس ئیتر وەڵا لەو منطقە زۆر عەرەبی تیا بوو ئیتر تورکمانی تیا بوو هاتووبوون بۆ سەیران من چون بۆ سەردانیەکەم هەبوو لەوێ ئیتر کە هاتمەوە بە زۆر قەڵەباڵغ بوو یعنی تقریبا وەڵی 4 ساعت زیاترم پێ ڕۆی هەتا گەیشتمە کەرکووک جا بەڕاستی ئەو دیاردەیە بۆت نازانم نازانم ئەوەی ئەگەر لایەنی پەیوەندیدار بۆنە کەسێک هەبێ بۆ ڕۆژی جمعان کاراسانیەک بکرێ کە ئەو مەفرەزێ نەمێنن لەو شار بەڕاستی لەبەرەوەی وەگوتم یانی لە پشتێنەی کەرکووک کە خۆی بە 5 خولەک لە لای شۆراوە ئەگەیتە لای نەخۆشخانەی ئازادی بڕایت بێ وەکو تر بە 2 ساعت و 3 ساعت نجاگەشتی لەبەرەی دوسێ مەفرەزیان دانا بوو کەس نێزانی و ئەگەیشتە ڕاستی هەر سەرێکی کورد بڕۆ بەس ئەڵێ وابزانمە ڕۆژە کاکڕێبار باسی کرد ئەڵێ مەجموعە ماتۆر سکلەکان ئەچنە ناو خێزانەکان بێزاریانە کرد بە دەنگ ماتۆڕ و بەناو خێزانەکان احتمال لە مەفرەزەکان بۆ وانە بێ بۆ ڕێگەگری لەو دیاردەگە لە بگرن نازانم من لێرە نەبووم بە سەزانم کاکڕێبارە و ڕۆژە وتی ئەبێ ئەوانەی ئیجرعاتیان لە بەرامبەر وەرگرین ئەوانی واڕۆن خێزانەکان بێزارەکەن بڵێ بۆ ئەوە بێ نازانم ئەگەر تەمەەن باقی بۆ کاتە بۆ ڕۆژی داهاتوو لەگەڵ و تەبێژی پۆلیسی بە سەبارەت بۆ بابەتە پرۆگرامێکین کاک ئیسام
زۆر زۆر سپاس بۆ هاتنت سپاس بۆ سپاس بۆم جەنابتان. ئێوارێت ئەگەر بابەتێک سپاس. شتێکە بە ئێمە ئاماژەمان پێ نەکرد بە کاتە بەخشین بە بەڕێزە والله دەستان خۆش بێ ئیتر ئەوەیە بێ خەڵکەکە هەمومان پێکەوە دەست بنێنە ناو دەستیەکەەوە ئەو شتە هەر شتێک هاتە پێشەوە قبولی بکەین ئەگەر لە بەرژەوەندی خۆمان بی لە بەرژەوەندی خۆمانیشنە بۆ ئەو کاتە ئێمەش حساب خۆمانە بێ وەزانین چۆن لەگەل تەسەڕفەکەین هەر پشی زۆر سپاستانەکەم سپاس بۆ تۆش. بۆ ئێوەش بەڵێ زانە خۆشەویستان ئەوەی بینیتان بەنامە ئەمڕۆ ڕۆژین بوو بە هیوام تا بەنامەیەکی ترە شاد و بەختەوەر بن. هەتاوەکو دیدارێکی تر خواتان لەگەڵ